بەخێربێن بۆ هەساری بە ئاگا و کەمپینی خاک بارێزە. لەم کورتە ڤیددیۆیە ڕوونیەکەینەوە کە چۆن لە سایتی هەساری بە ئاگا خۆمان تۆمار بکەین. سەرەتا لە ڕێگەی براوسەرەکەتەوە ڕاستەوخۆ بڕۆ بە سایتی consciousplanet.org. پاشان لە بەشی سەرەوەی وێبسایتەکە کلیک لە ئەکشن ناو بکە. پاشان لە خوار کلیک لەو تێکستە بکە و اینجا ساینە بکە. پێش پڕکردنەوەی بۆشایەکان سەرەتا کلیک لە Use Email Instead بکە بۆ ئەوی بگۆڕێت بە ئیمێل بۆتەوە. پاشان ناوی سیانی خۆ تۆمار بکە لەگەڵ ئیمێڵی مەبەست. پاشان هەردوو چێک بۆکسەکە دیاری بکە و کلیکی کۆتایی بکە. Let's make it happen.